بیدران و بیسەرانی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێبێ و ئەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز خاتومی ناسامیمان کردووە کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانین قسە و باسەکەین لەسەر ئیرادەی ئافرەت لە کاردا. ئەوەشمان بیر نەچێت کە پرۆگرامەکەمان بە سپۆنسەری سەرەکی هەویری ددانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت. خاتومی نابەخێر بی سەر و سەرچاو. زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ تەلەڤیزیۆنی سلێمانی، سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ تۆش، زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ پرۆگرامە بەیەکەواکەین. هیوادارم بتوانین پەیامێکی خۆمە بگەێنین. سەرەتای پرسیارەکان لەوە دەست پێکەم بزانم ئیرادە چییە، چۆن کار ئەکات، ئێمە چۆن بتوانین ئیرادی خۆمان بەهێز بکەین. بەڵێ، سپاس بۆ هەڵبژاردننی ئەو تایتڵە. لە ڕاستیدا کاریگەری ئیرادە لە ژیانی تاک بە تاکی مرۆڤەکان زۆر کاریگەری هەیە لەسەر سەرکەوتن و بەردەوامی ئەو کەسانە لە هەر کایەکی ئیشکردنا بێت، یاخۆت لە ژیانی ڕۆژانەی ئەو بەڕێزە بێت، یاخۆت لە باڵێن لە بواری خوێندن و لە بواری بەرەو پێشچوون بەکار بهێنرێ. چونکە هیچ بابەتێک ئینسان تێیدا سەرکەوتوو نابێ ئەگەر ئیرادەیەکی بەهێزی نەبێ. ئەو ئیرادەیە وات لێکات کە تۆ بەرەنگاری و ڕوبەڕووی هەموو ئاستەنگەکان ببیتەوە و لە هەمان کاتە ئەو هێزت پێ بەخشێت کە بەردەوام بی لە کارەکەت و ئەو هێزەشت پێ بەخشێت کە تۆ بە هیچ شێوەیەک تەسلیم نەبیت بۆ هیچ بابەتێک کە دێتە پێشەوە لە ژیانی ڕۆژانە تا بێ یاخۆت لە کارکردن نابێ، بە تایبەتی لە کارکردن. ئەو ئیرادەیە وەکو ئەو بەنزینە وایە کە تۆ بەردەوامیت پێ بەخشێت و وات لێکا کە تۆ بەردەوام بیت و بە جوانی ئیشەکانت جێبەجێ بکەیت. باش، بزانم هیچ شێوازێک هەیە، هیچ بابەتێک هەیە لەسەر ئەوەی کە ئێمە بتوانین مەسەلەن چۆن ئیرادی خۆمان بەهێز بکەین، نەک تەنها بۆ خانمان بەڵام بۆ پیاوانیش، بۆ هەردوو ڕەگەزیش. ینی شتێک هەیە بەناوی ئەوەی کە ئێمە بتوانین ئیرادی خۆمانی بەهێز بکەین، یاخود شێوازەکانی چۆنە، جۆرەکانی چۆنە؟ بەڵێ، جارە پێش هەموو شتێ من حەزەکەم باسی بابەتێ بکەم کە ئیرادە شتێک نییە کە تۆ لە پڕێکە بۆ دروست ببێ. پێش هەموو شتێک ڕەبتی بە کۆمەڵە فاکتەرەوە هەیە. یەکێ لەوانە پەیوەندی بە خودی کەسەکە خۆیەوە هەیە کە تا چەندێ ئامانجێکی لە بەردەمایە، ئەوێ ئەو ئامانجە بپێکە. ئامانجەکە لە لای ئەوەنە پیرۆزە کە ئەو ئامانجە وای لێکا لە خودی خۆیدا ئەو ئیرادەیە بەهێز ببێ بەبێەوەی کە خۆشی هەستی پێ بکە. ئەمە یەکێکە لە فاکتەرەکان. فاکتەرێکی تر پەیوەندی بە خانەوادەی ئەو کەسەوە هەیە، لە چی خانەوادەیەکەوە هاتووە. هەنێ خانەوادە هەر بۆ نمونەیە چەنەها بنەماڵی شەهیدانمان هەیە کە تۆ پێت وایە لە شوێنی خۆتەوە ئەبێ چەند سیر بێت ئەم بنەماڵەیە بتوانن دەستبەرداری کشێکیان یان کوڕێکیان بن، کە تۆ چی لێ نزیکە بیتەوە ئەی دوێنی ڕاستە مناڵەکەی لەلا عەزیزە ئیتر کچ بێیان کوڕ بێ، بەڵام ئامانجی شەهید بوون کە تێیدا ئەو بەڕێزە شەهید بووە زۆر 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 لە لای گەورەترە لە ڕۆحی خۆی و لە ڕوحی مناڵەکەی و لە ڕوحی خانەوادەکەشی. بۆ یەکە کە ئەو ئیرادەیە هۆکاری بەهێزبوونی ئەگەڕێتەوە بۆ ئامانجی لە پشتی ئەو ئیرادەیەوە هەیە. جاڕوا هەیە ئامانجەکە ئەوەندە بەلاتەوە پیرۆزە ئەوە وات لێکە ئۆتۆماتیکی ئەو ئیرادەیەت بەهێز بێ. و خاڵێکی تریش هەیە کە پەیوەندی بەوە هەیە بڕیاری خۆتە کە ئیرادەت بەهێز بێ. زۆر جا ئەم بابەتە لە وەعیەوە دروستە بێ کە تۆ ئەگەیتە قۆناغێ لە قۆناغەکانی وەعی کە ئەو ئیرادەیەت پێویستە وەکو چەکێک بەکارهێنی، احتیمال ناکەیتە سەر هیچ خاڵێکی تر. سەتانەوەتی ئەو ئیرادە بەهێزەیە سەتادەی محاولات و سعیکردن و هەوڵدان و خوێندن و بەردەوام بوونە. بۆیە زۆر فاکتەر هەیە بەڕاستی کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەو ئیرادەیە کە باسیەکەی. باش، مین ئەخان لەسەر ئەو قسەی کە باست کرد هەنێ خێزان کە ئەڵێ چۆن مەسەلەن دەستبەرداری منداڵەکانیان بوون تا شەهید بن. پرۆگرامێکمە کردماوە پێش ئێستا چیرۆکی ژیانی من لەوانەیە بەرچاوت کەوت بێ ئەو خانەوادانەمان بەسەر کردەوە کە شەهیدیان هەیە کە خاوەنی شەهیدن. هەندێک کات چوومە هەندێک ماڵەوە مەسەلەن لە شەهیدێ زیاتری هەبوو، دوان سیان دووسێ کوڕی شەهید بوو. ینی دایکەکە ئەوەنە ئیرادەی بەهێز بوو، ئەوەنە چۆنەڵێ چەق بەستوو بوو لەسەر ئەو بڕیاری کە خۆی یابوو ئەو ئەگە مناڵەکانی تریشم شەهید بن هیچ کێشەیەکم لە گرنگەوە لە ڕێی کوردستانایە. ئەنی ڕێگە ئەو قسەی تۆ کە چۆن پشتگیری خێزان مەسا ئەو بڕیاری کە لە لای خۆی یاوێتی تا چۆن مەسەلەن ئەوێت بیچەسپێنێ ئەو قسەی کە لە ناخی خۆیەتی مەسەلەن تا چۆن لەگەڵ ئەوەیەکە ئەبێ ئەو شتە بکاکە لە ناخی خۆیەتی. باسی خێزانمان کرد، پێم خۆشە باسێکی کۆمەڵگاش بکەین لە ئێستاە
ئەگەر نەڵم لە ئێستا لە کاتی زووە هەنێک بابەت هەبوو کە هاتنە ناو کۆمەڵگا بۆ نمونە بەشداریکردنی کچ بۆ نمونە لە کلیپێکە یان بەشداریکردنی ئافرەت بۆ نمونە لە دراما و لە موسەسەلەکان و لە فیلمێکە یعنی ئەمانە شتێکی تا ڕادەیەک قورس بوون هەنێک خێزان کە ڕێگەیان بۆ نمونە بە کچەکانیانەیە لەو شتانە بەشدار بن خێزانەکە بڕیاری خۆی یابوو کە پێویستە ئەم کچێ من بۆ ئەو ڕێگەی هەڵبژاردووە بیکا بەڵام سێرەکەی کە ئاهات نەناو کۆمەڵگا بە شتێکی تر مەسەلەن ئەشکایەوە لەسەر کچەکە بزانم بۆ نمونە لە ڕووی کۆمەڵگاوە مەسا ئەتۆ بڕیارێکی خۆت ئەی تۆ چۆن بەرەنگاری کۆمەڵگا بیتەوە لەو شتی کە ئەزانی کە ڕاستە خانەوادەکەت ڕێگی پێیاویت. بڵێ خۆی خۆشبەختانە لە ڕاستیدا کۆمەلگای کوردەواری هەر لە بنەڕەتدا کۆمەلگایەکی پێشکەوتوو بووە چکە ئەگەر بگەڕاینەوە بۆ سەردەمی میدەکان ئەو کاتێک کە ئافرەت بەشدار بووە لە دروستکردنی بڕیاردا لە ئیدارەدان لە ئابووری لە زۆر کایتری هەم کشتتوکاڵی هەم سیاسی و هەم ئیداری ینی لە چەندین کایە ئافرەت بەشدار بووە لەو سەردەمەیان بەڵام ئەو گۆڕانکاریە مێژوانی کە بەسەر ملەتەکەی ئێمە هاتووە ئێمە لە بەهێزەوە هاتوینە وردە بەرەو لاوازی ینی ئێمە لە لاوازیەوە دەستمان پێ نەکردو بەرەو بەهێزی هاتبێتین ینی ئەمەی کە ئێمڕۆ ئەم دەستکەوتانی کە بە خوێنی شەهیدان بەدەستمان هێناوە بەرە دوای ماندووبوونێکی زۆر کە گەیشتونە پێی ئەگەڕێتەوە بۆ ئەو باڵین قوربانیدانە و بۆ ئەو شەهیدانە بۆ ئەو سەرکردە سیاسیە و ئەو سەرکردە نەتەوەیانەی کە ملەتەکەمان هەیبووە بۆیەکە خۆشببختانە ملەتی کورد ملەتێکی دواکەوتونە بۆ لە بنەڕەتدا ملەتێکی پێشکەوتو بووە و ئێستا شەگەر بیت و بەراوردی بکەی لە نێوان با بڵین ڕۆژهڵاتی ناوڕاست وەربگری بەراوردی بکەین لە نێوان ئێمە و دراوسەکانمان ئەبینی کە ئێمە بەرەو پێشتونمان زیاترە بەڵام ئەگەر بێت و باسی کۆمەلگا بکەین خۆی کۆمەلگا تاک دروستیەکە یعنی تاکش خانەوادە پەروەردەیەەکە لە پاڵ خانەوادەشە هەڵبەتە مەسەلا لایەنە ئاینەکە هەیە کە کەنیسە یاخوت مزگەوتە و هەروەها لایەنە زانستیەکەش هەیە کە قوتابخانەیە لێرەدا ئەو قوتابخانە و مزگەوت و کەنیسە ڕۆڵی دووەمە بینین با بڵێن ڕۆڵی لاوەکیە بینین لە دروستکردنی ئەو تاکە دواتر دێنە سەر کاریگەری کۆمەلگا کاریگەری کۆمەلگاش لە بنەماڵە جیاوازەکان سەر هەڵەدا ینی تۆ ئەگەر بیت و سێری تەبەنەمە تەحلیلێکی زۆر دوور و درێژەوە من نامێ بە ڕۆڵی سایکۆلۆجیستەکان ببینم بەڵام ئەم وردەکاری و ئەم شیکارانن ئەبنە ئەوەی کە ئێمە تێبگەین بۆ کۆمەلگاکەمان ئاوایە و ئەوەش بزانێت تاک لە بنەڕەتدا ئینسانێکی ئەنانیە خۆی خۆشەوێ بەتاکیت تۆ کە خۆتت خۆشەوێ مناڵەکەتت خۆشەوێ هاوسەرەکەت خۆشەوێ دایک و باوکت خۆشەوێ خوشک و براکانە خۆشەوێ هەمیشە هەوڵەدەی کە خۆت لە هەمووی باشتر بی ینی تۆ هەموو جارە ئێمە زۆر جارەڵین باشە فلان کەس تا دوێنێکە ئێوت کچەکەت منێرە بۆ زانکۆ کەچی کاتێک کە خۆی کچی بوو کچەکەی نرد بۆ زانکۆ ئەمە دەلالەتە لەسەر ئەنانی بوونی ئەو تاکانە تاک خۆی لە بنەڕەتدا ئەنانیە ئەم ئەنانیەتە لێرەیە شتێکی خراپ نییە شتێکی باشە چکە ئەو ئەنانیەتەیە ئەبێتە هۆکاری بەرەو پێشچوون اینجا کۆمەلگا ئەگەر بێت و لەسەر خۆی بێ قبولێکە بەڵام سێرەکەی کە بۆ بەرامبەرەکەی قبولی ناکە بەڵام ئەگەر بێت و مەسەلەن هەڵبەتە هەر بنەماڵەیەکش جۆرە ئامانجێکیان هەیە بەسەرەن هەمووی ئامانجێوی نییە کچەکەی بۆ نمونەوەکو جەنابەت لە کەناڵێکی تەلڤیزیۆنی کار بکە یاخۆت وەکو من لە ئەنجومەنی پارێزگا و لە بواری سیاسەتا کار بکە هین وا هەیە مەسەلەن حەزی لێیە مناڵەکانی با بڵین زیاتر لە بواری زانستیە پێشکەون وایە حەزەکە لە بواری طبیە یان بیرکاریە یا هەر بابەتێکی تر بەهی وا هەیە حەزەکە لە بواری بازرگانیە مناڵی پێشکەوێ بینی کابرایەکە دوکانارە پێی خۆش نییە کوڕەکەی بێت یا کوچەکەی زیاتر کوڕەکەی چکە خاصەتەن بەسەری بازار وڵات تەنانەت کچش ئێستا زۆر بە خۆشحاڵانە زۆر ئەو بەرپرسیارەت یاگرنە ئەستۆوارەمان بینیەوە مثلەن بەرپرسیارەتی براندێکە کاتەوە یاخۆ دوکانێکی جلوبەرگە کاتەوە یاخۆتی جلی کوردیە کاتەوە هەر بابەتێک بێ یا معجناتە هەر شتێک بێکەیکە ئەبینیت یەکەم شتکاری لەسەرەکە ئەوەیە کە مناڵەکەی وەک خۆی بێ ڕێک ئەبینی باوکەکە مەسەلەن کوڕێکی پیشەکە ئەگەر پیشە بێ و پیشەکە وەرئەگرێ فێریەکە کە ئەو ببێتە خاوەن ئەو پیشەیە
ئەمەش وردە وردەها کۆمەلگا بەرەوە پێشەبە بەڵام تا دوێنێکە گە پرسیارت لێ بکردا ئەیوت نا مناڵەکەت با زیاتر وەزیفەی سەرەکی ئێستا خوێندنە بەڵام کاتێکە هی خۆیەتی بە پەلەپەلێتی فێری ئیشەکەی کا لە پاڵێەوە فێری خوێندنەکەشیەکە بۆ یەکە ئەم ئەنانی بوونە واکە کۆمەلگا بچێتە پێشەوە دواتر وردە وردە کە حاڵەتەکان زۆر بوون مەسەڵەن پێشتر ئێمە کە ئافرەتێکمانە بینی وەزیرە بوو یاخۆت ئافرەتێکمانە بینی لە سەرکردایەتی بوو یا مەسەن لە کەناڵێکی تلڤیزیۆنی کارێک کرد زۆر بەلامانەوە سیر بوو پێماوا بوو یانیەها ئەمە ئەبێت چۆن بێت و لێرکوێوە هاتی بێت و بەڵام دواتر کە شتەکە لە بەرچاوە تەبیعیە بێتەوە نۆرماڵە بێت زۆر خەڵکە بینی کە دێتە پێشەوە ئەو کاتە شتەکە ئاساییە بێتەوە بێتە بەشێ لە کەلتور اینجا ئەمەیە کۆمەلگا ینی تاکە کۆمەلگا دروستەکە ئەو تاکە جا بێمەوە سەر ئەسلی بابەتەکە کە ئیرادەی بەهێز بوو مثلەن تموحی بەهێزتر بوو ئامانجەکەی لە بەرچاوی دانابوو کە کچەکەی ببێتە باشترین پێشکەشکار لە هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاستیان لە هەموو جیهانە وردە وردە مناڵەکەشی مثلەن لە بوارێکی ترا خوشکەکەی لە بوارێکی ترا براکەی لە بوارێکی ترا ئەمە واکە تۆ ئەو ئیرادەیە بەهێزە دروستەکەی کە بەرەنگاری کۆمەلگا بیتەوە بە کۆمەلگاڵی کە من تموحم هەیە و مافی خۆمە ئەم تموحە ممارەسە بکەم لە حاڵەتێکا کە تۆ ئەو تموحی تۆ نەبێتە هۆکارێ بوو ئەوەی کە با بڵین ئەو عورف و عادەت و تەقالیدە جوانەی کە لە کۆمەلگاکە هەیە تۆ بیشکێنی چکە ئێمە هیچ کاتێک ینی من زۆر جار ئێستا من دڵنیام ئەم گفتوگۆیاکەین لە ماڵەکانە ئەم شاشە جوانی سلەیمانی تیڤی زۆربەی کچە گەنجەکان گوێ لە ئێمە ئاگرن بە تایبەتی ئەوانەی کە لە تازە دروستە بن یاخوات لە بواری خوێندنان با بڵین لە قوتابخانەیان یان ئەوانەی کە تۆمۆحیان هەیە و حەزەکەن بەرەو پێش بچن ئێمە هیچ کاتێک لە هیچ بابەتێکە لە هیچ قۆناغێکە نەماوەتەوە بە خەڵک دژی کۆمەلگای خۆت بە یاخۆت دژی عرف و عاداتی خۆت بە یاخۆت ئەگەر ئافرەت بێتە دەرەوە یان وەزیفەی هەبێ زۆر باشتر و سەرکەوتوترە لەو ئافرەتی کە لە ماڵەوەیە پەروەردەی خێزانەکە ئێمە هیچ کاتێک پشگیری ئەوە ناکەین بەعکسەوە ئێماڵین زۆر جاڵین دایکێک لەوانەیە زۆر 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 باشتر بێت و زۆر کاریگەرتر بێت لەوەی کە ئافرەتێ ببێتە وەزیرە و زۆر جارش هەبووە ئافرەتی کە بۆتە وەزیرە یاخۆت بۆتە دادگا لە محکەمە بۆتە حاکم زۆر زۆر باشتر بۆ لەو ئافرەتی کە لە ماڵەوەی یعنی ئێمە ناڵین ئەمە لەمە باشترە ئەمە لە کۆتاییە بژاردەیە لەوانەیە ئامانجی من لە دوای مثلەن 5 ساڵی تر فەرقی هەبێ لەگەڵ ئامانجم لە ئێستاە زۆر ڕاست یاخۆت ئامانجی ئافرەتێک لەگەڵ ئافرەتێکی تر فەرقی هەبێ ژینگەیەکی تربەوی لەگەڵ ژینگەیەکی تری تربەوی جیاوازی هەبێ جاروا هەیە ئەو ئافرەتەی کە ئەبێتە دایک مثلەن هەموو تموحیەوەیە کە ببێتە دایکێکی باش باش ئەمە بوو خراپە ینی ئێمە تەژیعی یاکەم تەژیعی کچە گەنجەکانەکەین کە ئەگە هەرچێکیان کردووە بەردەوام بن لەسەر خوێندنی خۆیان چکە خوێندن نەک تەنها خوێندنەوەی تۆ بیرکاری و فیزیا ئەوانە فێربی لە پێناوی ئەوەی کە ئەو شتانە بزانین نا ئەمە بێتە دەرگایەک بۆی تۆ کتێب بخوێنیتەوە زیاتر خۆت تەسقیف بکەیت چکە خوێندنەوە و خۆ تەسقیفکردن وات لێکا بڕیارەکانت بەوەعی بدەیت وای لێدی هەتا تۆ جامعە تەواوکەیت وەگەیتە 25 ساڵ لە خلالی ئەو چەند ساڵی داهاتوو ئەوەنە کتێبت خوێندوتەوە وعیت زۆر زیاترە بێ وات لێکا کە تۆ بڕیار بدەیت کە بڕیارشت دابیتە دایک ئەبیتە دایکێکی باش زۆریارەدا بیتە خێزانە بیتە خێزانێکی باش لە هەمان کاتە ئەگە بڕیارەدا ببیتە دادوەر ئەبیتە دادوەرێکی باش یاخوات بڕیارەدا ببیتە مامۆستای زانکۆ ئەبیتە مامۆستایەکی زانکۆی باش بە ئیرادەوە کە ئەم بڕیارەدی زۆر ڕاستە بزانم ڕەچاوکردنی بڵێم باڵانسی جێندەری لە ئێسایە لە دام و دەستگا حکوومیەکانە لە ئەهلیەکانە بۆ نمونە لە کەناڵەکانی ڕاگەیاندنە لەناو حیزبەکانە ئەمە چۆن ئەبینی تا چەند گرنگە یاخود تا چەند یاریدەدەرە ئەم ڕاگررتنی باڵانسە بۆ ڕێژەی ئافرەت بە تایبەت تا چەند یارمەتیدەری ئافرەتە کە ئافرەت ئەبینێ چەند ساڵە لەناو دام و دەستگایەکە مەسەن ڕێزێکی تایبەتی لێ ئەنرێک پۆستێکی گرنگی ئەدرێتێ بۆ نمونە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە خۆت لەوێ ئەندامیت بزانم لەوێت تا چەند ئەم باڵانسە ڕاگیراوە تا چەند لی ڕازیت بەڵێ ڕاستی ئەم پرسیارێکی تۆزێ قوڵە ئێستا سیستمەکەی بە ناوی سیستمی کۆتا کە پێوترێ پۆزیتیڤ دیسکریمینیشن ئەوەی جاکاریە کرێت لە نێوان جەندەرە کە ڕێژەیەکی دیاریکرا بۆ ئافرەت دانرێ بۆ ئەوەی کە بەشدار بێ جاو بەشداریە ئەگەر باش بە یان خراپێت تەمان دوو ڕێی جیاوازەیە ئەڵێ نا ئێمە بە
تەنها فی سەبیلەوەی کە ئافرەت لەوەیە بێ بۆ تەکمیلەکردنی سوورەکە بە هەروە نەبێ ئەو ئافرەتە خۆی دروستکە منافەسەکە ببینە قادرمەکان هەمووی ببڕێت هەتاکەوەی کە خۆی ئیسباتەکە دێتەوێ لە لایەکی کەشەوەڵێن باشە کاکە خۆ زۆر لە پیاوانش هەیە هێشتا لەو لێڤڵیان نین بەڵام هاتوۆتە پێشەوە لە برەوەی کە ئەو لە ساحەکەیە اینجا ئێمە بە ئەو بەڵانسە ڕابگرین بۆ ئەوەی کە خەڵک ئەدای هەردووچی ببینێن لە ڕاستیدا ئەمەش ڕاستە ئەوەش ڕاستە هەردووچی لە فکرەیەکەوە هاتووە بەڵام زیاتر کە تۆ ئەو بەڵانسە ڕائگریت ئافرەدێنیتە پێشەوە مەبەستەکە لێرە دوو مەبەستی زۆر زۆر گرنگە یەکەم ئەو ترسە لە ناخی ئافرەتانە بشکێ کە پێیان وایە زۆر سەختە کە تۆ بیتە پێشەوە و بەشداربی یان ببیتە مووەزەفێ یان ببیتە سیاسیەک یاخۆت ببیتە پەرلەمانتارێ ئەم کارەکاری ئەو نییە یەکەم ئەوەیە ئەو ترسە لە دڵی ئەو ئافرەتانە ئەشکێنی دووەم ئەوەیە کە کۆمەلگاکەت ڕادێنی لەوەی کە ئافرەتێک ڕۆژە لە ڕۆژان لە پۆستێکی سیاسیە یاخۆت پۆستێکی سەرکردایەتە یاخۆ تەنانەت لە هەر کایە لە کایەکانی تری کۆمەلگایە بیبینێت زۆر بەلایەوە تەبیعی بێ زۆر بە ئاسایی وەریبرێ ها ڕاهێنانە دواتر کە تۆ ئەو کەسانت ڕاهێنا ئەنجا خەڵک خۆی قەرارەدا کە ئەڵێن نا ئافرەت بۆ نمونە ئێمە فلان کەسمان تاقی کردوتەوە ئەو بەڕێزە نمونەیەکی جوانی پێشکەش کردوین بۆ یەکە ئێمە ئەم جارە ئەگەر کۆتاش نەبێ نمونەیەکە هێنمەوە لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان هی پێشووتر ئێمە چوین ماڵانمانە کرد لە زۆر شوێنە خۆشببختانە کە چوومە ژوورەوە ئەنەوت پێویستە کە ئێوە بێن داوامان لێ بکەن ئێمە خۆمان سەڵتە دەین وتم زۆر باشە دەستان خۆش بێ ئێمەش دڵنیاین کە خۆتان دەنگەدەین دەنگەدەن خۆتان دەنگەدەن قرارێکی زۆر باشتان کردو چکە هەر بۆ خۆی بەشداریکردن لە دەنگدانە بەشێکە لە سیاست بەتەکیت چکە تۆ کاریگەریتە بێت بەسەرەوەی کە حزبێکی سیاسی دەنگی زۆر بهێنێ لەو کاتەیە توانێت بەرنامجەکەی زۆر باشتر جێبەجێکان جا ناچمە ناو تەفاسیری ئەو مافی دەنگدان و ئەوانە وتم ئێ باشە ها فزۆڵ گرمی وتم باشە خاڵەگیان ئەی تۆ بڕیارت داوە دەنگ بێکێ بدەی وتی ئەی چۆن وتم کێیە ناوی خانمێکی هێنا وتم زۆر وتم چۆنە ئەو بڕیارە داوە کە دەنگ بە خانمێ بدەیت وتی لە برەوەی پێشەوە تاقیمان کردوتەوە دەنگمان پێداوە زۆر باش بووە ئەو خۆینا ئەو یەکەم جاربووکانی بێ خانمێکی تر دەنگیان بە خانمێکی تردا بوو وتبووی من لەمە بە دوا بەس دەنگ بە خانمانە دەما ئەمانە بێتە دیعایا بخۆمانی خانمان بەڵامەها بزانە کە تۆ جاروا هەیە نمونەیەکی باش ئەبێتە دەرگایەک بۆ ئەوەی کە خەڵکی تر بێتە پێشەوە بەداخەوە لە هەمان کاتا نمونەیەکی بانەڵێن خراپ بەڵام لەوانەیە سەرکەوتو نەبێ یان لە شوێنێکی ترا باشتر بێ ئیکارێکی تری کوردایە سەرکەوتوترە بێ بەڵام لە بژاردننی کەسایەتیەکان و خەڵکەکانش ئەوەش دەورە بینێ جاوایە لە نمونەیەکە ئەمە زۆر سەرکەوتو نابین واگەین دڵی خەڵک لە خۆمان عاجزکەین بۆیە ئەمە ینی دوولانەیە باسی ئەنجومەنی پارێزگات کرد ئێمە ئەنجومەنی پارێزگا هەڵبەتە یاسایەکە بەپێی ئەو یاسایی کە ئێمە پێی هەڵبژێردراین ئەو کاتە سەتاسی دەرچوانی یاخۆت ئەندامانی ئەنجومەن ئەوای ئافرەت بووە نمونەیەکی باش بوو لە برەوەی هی وەهای کرد کە ئافرەتێکی زۆر بێتە پێشەوە هەرچەندێکە بەشێکی باشیان بە دەنگی خۆیان دەرچوبوون یاخۆ دەنگێکی زۆر باشیان هێنابوو بەڵام ئەو کۆتایی وای کرد کە ئافرەت بێتە پێشەوە و ئەوانش ینی کە پرسیاریان لێ بکەی بۆ نمونەیەکی لەوانە خۆم ساڵی یەکەم بەڕاستی تۆزێ ئەو جورئەتەم تیانە بوو کە لە ساڵی دووەم و سێم و چوارەم پەیام کرد و ئەو خبرەیەشم نەبوو بە سەراحەت یەکەم جارێک لەوانەیە مەسەلەن یاساکەم خوێندوتەوە دەوراتی باشم بینیوە بەڵام ئەمانە هەمووی لایانی بابڵی نەزەڕی بوو لایەنە عەمەلێکە بابەتێکی ترە کە ئەچیتە سەر کە ئەچیتە شەقام و تێکڵاوی داواکاری خەڵکە بیت و ئەچیتە سەر مەسەلەن پرۆژەیەک و یاخود مەسەلەن ڕوبەڕووی خۆپیشاندانێکی گەورە بیتەوە و ئەوانە ئەمە خۆی لە خۆیدا ئەزمون بۆ پەیاکە کە ئەم ئەزمونە پەیاکەی ئەنجە ئەزانی معنای ئیدارە چییە ئەنجە ئەو کاتە قەرارە دەیە بەردەوام بیت هەیە خۆت لە شوێنێکی تر خۆتە دۆزیتەوە جا بزەبت بەڕاستی زۆر گرنگە بەشداریکردن و ڕاگررتنی بەڵانسی جێندەری بچکە زۆر جار قیادە ئەبێت ئەم کۆمەلگا ئاراستە بکە چکە زۆر کۆمەلگا مەسەلەن بەداخەوە بزنس و قووەت واکە کە ئاراستەکان بگۆڕێ یاخۆت هەندێک جا ئافرەت وەکو
بەداخەوەکو کاڵایەک سێر بکرێ نەک وەکو عقلێک بەداخەوە ئێمە ئافرەتان زۆر جار لەبەرەوەی کە ئافرەت بوونەوەرێکی جوان و سەنگین و سەلار و لەسەر خۆیە غەدرمان لێکرێت سێری عقلەکەمان ناکرێت ینی ئەمە زوڵمێکە بەڵام کاتێککە تۆ ئەو ڕێگەی بۆ خۆشەکەی تو هێنیتە پێشەوە ئەنجار تێ ئەگەی کە عقلی ئافرەت کە ئافرەت تەنها جوان و سەلار و سنگین نییە بەعکسەوە لە پاڵ ئەمەشا عقلێکی باشی هەیە بۆ ئیدارەدان وەستایلی خۆشی هەیە بۆ ئیدارەدان. زۆر ڕاستەزام ئابووری سربەخۆ پێویستی بە ئیرادەیەکی بەهێز هەیە؟ هەڵبەتە بڵێ بەتایبەت بۆ خانمان خۆی کە باڵین کۆمەلگای جیهانی نەک تەنها کۆمەلگای کوردەواری کە چووە پێشەوە بە تایبەتی لە دوای بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا و ئەنتەرنێت و ئەم باڵین سوۆشیال میدیا و کۆمەڵی بابەتی تر وهای کرد جیهان هەمووی وەکو یەکتری بیرکاتەوە. ئێستا ئێمە لەو قۆناغەداین کە جیهان هەمووی وەکو یەکتر بیرەکاتەوە ئەمە باشە و خراپە یعنیها پۆزتیڤی هەیە و نێگەتیڤی بەتەکیت تۆ لە ڕێگەی شاشەیەکی مۆبایلی خۆتەوە ئەتوانی مخاتەبەی بە مەلاین خەڵک بکەیت. زۆر ڕاستە کە بۆ نمونە کاریگەری دروستەکەی یاخۆ شێوازی قەناعەت پێکردنت هەیە ئەمە واکە کە خەڵک بەدوات بکەوێت. بەشێک لەم گۆڕانکاریانە طبعاً هێز دروستێکە هێزش چییە خۆمەرجێ هێزی لە بەکارهێنانی چەک بێ هەنێکجا هێز ئابووریە کە ئابووری لە هەموو هێزەکان بەهێزترە تەنانەت دیوێکە لە دیوەکانی سیاست جا بۆیە کە ئابووری سەربەخۆ وا لە مرۆڤ کات کە بڕیارەکانی ینی احتیمالاتی زیاتر بێ ینی ئازادی زیاتر بێ کە ئەڵێم ئازادی نەک بەو معنا باوەی کە خەڵک لێ تێگانە ئازادی لە بژاردەیە بۆ نمونە تۆ ئەگەر ئیمکانێتی سەربەخۆی مادیت هەبوو لەوانەیە ئەگەر زوڵمێک لە ژیانتە هەبێت تۆ قبوڵی نەکەی بەڵام ئەگەر ئابوووریەکی سەربەخۆت نەبوو مەجبوری قبوڵی ئەو زۆڵمە بکەیت. زۆر ڕاستە ئەبێت ینی پێی ڕازی بی ئەگەر تۆ ئابوووریەکی سەربەخۆت هەبوو مەجبوری مناڵەکانت ژیانێکی وەسەتیان ئەو کاتە تۆ پڕ بە پێستی خۆی ئەو ژیانیان بۆ دابینێکی کە خۆت حەزت لێتی ئەمە بە بەیاریدەدەرێکیش مەسەلەن بۆ هاوسەرەکەت بۆ خانەوادەکە بۆ ئەو خێزانە بچووکەی کە مەسەلەن بێگومان بڵێ لە بوونایە بزەبت دەبیتە یاریدەدەر بۆ هاوسەرەکە دەبیتە یاریدەدەر بۆ خانەوادەکەت کەواتە دائیمەن ئابووری سەربەخۆ ئەبێتە هۆکاری دروستبوونی ئیستقلالیەت کە ئافرەتش ئیستقلالیەتی هەبوو کەواتە دەبێتە بڕیاردەر بەتەکیت کە یعنیها ئەمە لە خودی خۆیدا لە بنەڕەتدا هۆکاری ئیستقلالیەتی ئافرەت ئابووریەکی سەربەخۆیە. زۆر ینی تۆ هەتاکو ئابووریەکی سەربەخۆت نەبێ نابیتە کەسێکی سەربەخۆ. بزانم میناخان هێزێکی تایبەت هەیە ینی تایبەت لە ئافرەتە کە هەستەکەی ئیرادەی ئافرەت هەمیشە بەهێزترە وەک لە پیاو یعنی شتێکی وە ئابینی بۆ نمونە ئەگەر نمونە بێنینەوە ئەو خاتونانی کە هاوسەرەکانیان شەهید بووە مەسەلەن چەند ساڵ بەبێ هاوسەر لەوانەیە ئەو کاتش کە مەسەلەن ئەو حاڵەتیان بەسەرا هات بێ موچە خۆریش نەبن بۆ نمونە بە ئیشی دەست و بەنانکردن و یعنی بەمانە مناڵیان بەخێو کردووە ینی ئەگەر شتێکی تر ببینی هاوسەرەکان جیا ببنەوە هەمیشە مناڵەکانە چنە لای دایکەکە هەن دایکەکە ئەو توانایی هەیە کە مناڵەکان بەخێوکا بەبێ پیاو ینی ئەمە ئەوە نییە کە بڵێم خوا نەخواستە بۆ لایەنی بەرامبەر شکاندنێکە بەڵام هەمیشە هەز ناکەی کە ئیرادەی ئافرەت زۆر بەهێزترە وەک لە پیاو. بەڵێ لە ڕاستیدا ئەمە بەشێکی پەیوەندی بە ئیرادەوە هەیە بەشێکشی پەیوەندی بە بڕیارەوە هەیە و بەشێکی تریشی پەیوەندی بەوە هەیە کە ئافرەت هەر لە بنەڕەتدا مەخلووقێکە حەزی لە قوربانیدانە یعنی ئیشی ئافرەت ئەوەیە کە قیادە ناکە پرۆتێکتەکە حیمایی دەوروبەرەکەی خۆیەکە ئەمە لەوانەیە هەنێک کەس بڵێن ناوانیە و ئافرەت قیادەیە و من بەستم ئەوە نییە کە منەڵێم ئافرەت سیفاتی قیادیتیانە هەر لە نەیچەری بە سروشتی دروستبوونی ئافرەت پێی خۆشە دەوروبەرەکەی بپارێزێ دایمە نەبینیت کە ئەو مناڵی مثلەن کات کە ئافرەت ئەبێتە دایک و پیاوش ئەبێتە باوک هەڵبەتە باوکایەتی و دایکایەتی ڕۆڵی جیاوازن زۆر بە جیاوازی ڕۆڵەکە بەتەکیت جابۆیەکە ئەمە بەشێکی ڕەمتی بەوە هەیە کە ئافرەت حیمایەتی مناڵەکانی خۆیەکە
و ئەو نمونەی کە باست کرد طبعاً باڵاترین نمونەی قوربانیدانە کاتێکە ئافرەتێ لە دوای شەهید بوونی هاوسەرەکەی یاخۆ جاروا هەیە بابەتەکە بەش تەنها شەهید بوون نیە وەفاتەکە یاخۆت هەر حاڵەتێکی تر ڕوەدا ئەو بەردەوامە بێ لە خزمەتکردنی مناڵەکانی خۆی هەتا ئاگایانەتە قۆناغێکە ئەمە معنەیەوە نیە کە لە نمونەی وا زیندومانەبەوە ڕاستی من نمونەی زیندوم لە بەرچاوە کە پیاویش هەمان قوربانی داوە بەڵام بەڕێژەی بێبەڵە ئافرەت زۆر زیاترە لە ئاستی قوربانیدانی پیاو. زۆر باشە من ئەمڕۆ میناخان زۆر خۆشحاڵ بووم سوپاس بۆ قسەکانت من شتێکی ئەو تۆم نەماوە ئەگەر خۆت شتێکت ما بێ حەز بکەی لە کۆتایی بەرنامەکەیە بێڵیت. دەستان خۆش بێ زۆر سوپاستانەکەم لە کۆتاییدا من داواکارم لە هەموو ئافرەتێکی گەنج لە هەموو کچێکی جوان کە ئێستا لە خوێندندایە بەردەوام بێ لە خوێندن خۆی تەسقیب بکە خۆی وعیکا بۆی بتوانێت لە ئایندەیە بە ئیرادەیەکی بەهێزەوە بڕیار بداکە بەچی شێوازە لە شێوازەکانەیەوێ بەردەوام بێ لەم ژیانە. زۆر ڕاستە دەستە خۆش بێ. زۆر سپاس بۆ خاتو مینا سامی کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوون ئەمڕۆ لای ئێمە میوان و قسە و باسمان کرد لەسەر ئیرادی ئافرەت لە کارکردن ئەوەشمان بیر نەچێت کە پرۆگرامەکەمان بە سپۆنسەری سەرەکی هەویری ددانی فلۆرەداین پێشکەشکرا تا بەرنامەیەکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.